هەزاران داری بەتەمەن لە ناو دارستانە سروشتیەکانی پێنجوێن بوویە خۆراکی ئاگر. بڵێسە و کڵپەی ئاگری بێڕەحم پووش و پاوەنی ناوچەکەشی کردە خۆڵەمێش. ئاگرێک کە سەرچاوەکەی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بوویە هۆکاری زیانگەیاندن بە زۆرێک لە ئاژەڵدارانی پێنجوێن جگە لە ناوبردنی ژینگە سەرسەوزەکەی. ئەم پوش و پاوانە هەمووی سوتاوە، ئەمە هەمووی زەرەرە، دارەکان زۆری سوتاوە، ئەوە هەر زەرەرە، یعنی ژینگەیە. عەرزی چیت کەمەوە ئەڵغامێکی زۆری واتەوە ئیسەر گوێ لێی بودانێتر هەر تەقیۆ چیت عەرزکەم ئەمە وەڵا ئەمە بەقەی هەموو پێنجوێن حساب کە زەرەری لە ئێمە داوە، ئەمە هی حاجی عومەرە بە ئێمەی داوە، بەڵام تر ئێمە چەند دە ساڵە بێ بەدەستمانۆیە وەکو حەویان و وڵاخ و گایەل و شتمان هەمووی لێرا بووە، ئیسفادەمان لەو پوش و پاوانە کردووە. چالاکوانێکی بواری ژینگە کۆی ئاماری ئاگرکەوتنەوەی ئەمساڵ و زیانەکانی ئاشکرا دەکات. زیاتر لە 15 ئاگری گەورە و بڵەسەدار و مەترسیدار و زیانۆمەند لە سنووری قەزای پێنجوێن کەوتوتەوە. بەڕاستی و بە دیاریکراویش ئامارێکی دەقیقمان لەلا نییە، بەڵام مەزەندەکرێت زیاتر لە 15,000 دۆنم دارستان سوتابێت و زیانێکی گەورە بەر دارستانەکان کەوتووە. ئێتر دارستانەکان بە هەموو پێگاتەکەیەوە بە باڵندە و گیاندار و زیندەوەر و پوش و پاوانەوە و بە درەختەکانیشەوە. قایمقامی قەزای پێنجوێن لە لێدوانێکیدا هۆکاری زوو کۆنتڕۆڵ نەکردنی ئاگرەکانی سنووری قەزاکەی ڕوون دەکاتەوە. ئەوەی کە ئیشی تیمەکانی قورس کرد و نەمانتوانی وەکو پێویست بە تەواتی ئاگرەکە کۆنتڕۆڵ کرێم مۆزوعی مین و تەقەمەنی و کەستامە لە خزمەت جانابتان قساکەین دانی تەقینەوە بەردەوامە لەو شوێنە بەداخەوە تا ئێستا نەمانتوانی و مینانە هەڵگرینەوە چونکە پێویستی بە بودجەیەکی گەورەیەکە بێ حکوومەتی عێراقی و لە بودجەی سیادیە ناوچەی جەنگین بۆی تەرخان بکە ئەکرێ بڵێن بە درێژی 20 کیلۆمەتر ئاگرمان هەبووە. بەڵام پانایی لە ڕاستی ئامارێکی ئەمانێنن بە زۆربەی دارستانەکانمان بەداخەوە سوتاوە کە هەداری سەدان ساڵی تیا. لە 3 ڕۆژی ڕابردوودا بەردەوام تیمەکانی بەرگری شارستانی و پۆلیسی دارستان و چالاکوانانی ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە و گوندنشینان و هاوڵاتیان بەردەوام بوون لە هەوڵەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرێک کە بە درێژایی 20 کیلۆمەتر دارستانی سروشتی سووتان. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای پێنجوێن.